لە نووسینێکیدا لە ژێرناوی نان چۆن گران بۆ و چارەسەری چییە؟ عەبدولسار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری زانیاری وەرد سەبارەت بە هۆکارەکانی پشتگرانبوونی ئارد دەخاتە ڕوو، چارەسەرەکانیش بۆ کۆتایی هێنان بەو کێشەیە دیاری دەکات. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێت بەر لە هەر شتێک دەبێ ئەو حەقیقەتە بزانین کە دەسەڵاتی هەرێم بە تەواوی نوقمی گاندەڵی و بێویژدانێکی بێڕەزا بووە، باکی بە ژیان و سەلامەتی هیچ کەس نییە جگە لە پڕکردنی زیاتری گیرفانی بەرپرس و کۆمپانیا شەخسی و حیزبیەکانی خۆی لە هەردوو زۆنەکە. سەبارەت بە هۆکارەکانی گرانبوونی نان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ 6 خاڵی خستۆتە ڕوو دەڵێت ئەو ئاردەی کە دەکرێتە نان لە دەرەوە هاوردە دەکرێت بە زۆریش لە هەر سێ وڵاتی تورکیا و ڕووسیا و ئێرانەوەیە، چونکە ئەو گەنمەی لە ناو خۆدا دەکرێت بۆ نان گونجاو نییە. هۆکاری ئەوەش بۆ نەزانی حکومەت دەگەڕێنێتەوە کە تا ئێستا نەیتوانیوە جوتیارانی خۆمان ناچار بکات لە بری گەنمی خشن کە زیاتر بۆ ئالیک و علف بەکار دەهێنرێت گەنمی ناعەم بچێنن. باشێکی دیکە لە هۆکارەکانی گرانبوونی ئاردەوەیە کە بەهۆی وشکە ساڵیەوە هەر تۆنێک گەنم لە ڕووسیا $30 گرانتر بووە. ئاردەکەیشی کە بە ڕێگەی تورکیادا دێتە هەرێم لە شاری غازیانتابی ئەو وڵاتە هەر تۆنێک $15 دیکەی دەخەنە سەر، واتە پێشەوەی بگاتە ناو هەرێمی کوردستان هەر تۆنێک $45 چووەتە سەر. عەبدولسار مەجید کە لە کابینەی پێشووی حکومەتی هەرێم وەزیری کشتوکاڵ بووە، هۆکارێکی دیکەی گرانبوونی ئارد بۆ زیادکردنی باجی سەر ئاردی بایعی دەگەڕێنێتەوە کە بۆ هەر تۆنێک $250,000 چووەتە سەر و دەڵێت ئەمەش بازاڕێکی زۆر وێران و قۆرەخکارێکی مەترسیداری دروست کردووە. وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەیخاتە ڕوو، پێشتر باج یاخود گومرگی سەر 1 تۆن ئارد تەنها $4 بووە، ئێستا بۆ هەر تۆنێک حکومەتی هەرێم $34 خستووەتە سەر. هەروەها باز لەوە دەکات کە لە پێشوودا بۆ پشکنینی بار هەڵگرەکان تەنها $15 وەردەگیرە، ئەگەر بازرگانێک 20 بار هەڵگر ئاردیشی بهێنایە هەر ئەو $15 لێ وەردەگیرە. بەڵام ئێستا حکومەتی هەرێم ئەو $15 زیاد کردووە بۆ $100. هاوکات ئەگەر بازرگانێک 50 بار هەڵگریش ئارد هاوردە بکات دەبێت $50 بدات. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بە 4 خاڵ چارەسەر بۆ کێشەی گرانبوونی نرخیار دادەنێت و دەڵێت خۆرەخکاری لەسەر هاوردەی ئارد هەڵبگیرێت و دەرفەتی یەکسان بدرێت بە هەموو کارگەکانی دروستکردنی ئارد بۆ هاوردەکردنی گەنم و ئاردی گونجاو، پاشان کەمکردنەوە یاخود هەڵگرتنی باج لەسەر ئەو ئاردەی بۆ دروستکردنی نان و سەمون لە دەرەوە هاوردە دەکرێت. چارەسەرێکی دیکە دابینکردنی سوتەمەنی بۆ نانەوە و سەمونخانەکانە کە لە پێشوودا هەبوو و ئێستا حکومەتی هەرێم ئەوەشی بڕیوە، جگەلەوەش هاندان و پاڵپشتی جوتیاران بۆ چاندنی گەنمی ناعەم لە بری ئەو گەنمەی ئێستا دەچێندرێت و جۆرەکەی خشنە و بۆ نان دەست نادات.